چ بۆ ئەکرەم دیسان شۆخانی کچمە چ بۆ دەڵێ تەلەفۆن لۆ سیروانی دەکە و سیروا وەڵام نەهاتەوە ئەو جەچیە بزانە ئەو کوڕە ئیشی هەیە یان لەناو برادرانە شەرتە هەر تەلەفۆنی کرد و جواب داتەوە کچێشنێتەوە بەڕاستە پیاو ئەگەر پیاوبی هەزار ئیشی هەبی ئەگەر ژنی تەلەفۆنی کرد دەبی جوابی داتەوە ڕەنگە ئیشە چێبی کارە چێبی باشە ئەکرەم ئەدی لێو ئەمن ئەگەر تەلەفۆنی لۆ تۆکەم دە جار تەلەفۆنیەکەم جواب نادەیەوە بابە ئەمن جیاوازم کچی من جیاوازە ئەوە بابەتە چکەیە ئەمن تێرەگەم ئەو زاوایەتی لە من سەریە ئەمن ئێستا دەچم کچی خۆم دێنمەوە ئۆمارەی تێگەیشتی دانیشە عیب ئەو کچەی مینەوە عیب ئەوەیە لەکن ئەو جاوایە دانیشیتن ئەوە دەڕۆم قەت بە قسەی توش ناکەم وەرە ئەکرەم وەرە باز بینە یارەبی خوایە لە باتی نەسحەتی کچی بکاتن ئەچی پێی لێگر دەینتەوە تخواوە ئیشە دەستەکان خۆش بی ئیشەکانە زۆر ڕێک و پێکا بەستخوا لە بیر مەکە ئیشەکەی کاک ئاسۆش تەواو بکە حساباتەکەی باشە سبێنێکە هاتی میشاڵە ئەویشتەوە چای باشە قوربان هەر ئیشەکەتە و تەلەفۆن لۆ بکە قوربان چاو جارە بە یارمەتی قوربان بە یارمەتی سەر چاو خواحافیز ئەرە شۆخان چت کرد وەرە کچەکەم وەرە دەبی زۆر باش بزانی ئەتوو کچی چێی ئەو زاوایەش دەوی بزانیتن ئەتوو کچی ئەکرەمە فەندی کەس نییە لەو شاری بابی تو نەناسیتن باوکە تەلەفۆنیشم بۆی کرد وەڵام ناداتەوە حتمان وەڵامت ناداتەوە ئەمن هاوڕام لەگەڵ هەموو قسەکانی تو دیارە ئەولای زۆرە شەرت بی ئێستا کە دەگە خۆمت دەبم دەبی 100 زاران بێتە دەرکەش لێ نەگەڕمە تو لەگەلی بگەڕێەوە ماڵی خۆت حەزم کردی با بڕێ باشە باوکە باجلەکانم بە نایە وەرە ئەمری ئەو زاوەیە هەر نەبینێ وەرە کچم وەرە دەی